بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خواتان بەسەردا بڕژێ و ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و بەختەوەر بێت. کۆچ جوڵانەوەیەک ڕاپەڕینێک بوو ئامانجەکەی تێرکردنی پێویستیەکانی دینی ئیسلامی پیرۆز و خزمەتکردنی لە پێناوی چەسپاندنی باهاکانی لێبوردەییدا. کۆچ بۆ تەواوکردنی پایەکانی ئیسلام و گەیاندنی بە خەڵکی هاتەبوون، گۆڕانکاری لە هەڵسوکەوتی کۆمەڵایەتی و دانانی یاسا لەسەر بنچینەی عەقیدەی پیرۆزی ئیسلامی. کۆچ بۆ کۆتایی هێنان بە ململانەی خێڵەکی دەمارگیریانەی چەندین ساڵەی نێوان تیرەکانی ئەوس و خەزرەج. یەکێکی تر لە گۆڕانکاریەکان دروستکردنی مزگەوت وەکو یەکەم کار و یەکەم ناوەندی بنیاتنانی شارستانی، دروستکردنی دەوڵەت وەکو چەترێک بۆ موسڵمانان و پاراستنیان لە دەستی ستەمکاری مشریکان و بێباوەڕان، نووسینەوە و داڕشتنی دەستورێکی گونجاو بۆ زەمانەتی چەسپاندنی ئاشتی کۆمەڵایەتی و ڕێخستنی کاروباری ناوخۆ و دامەزراندنی پەیوەندیەکانی موسڵمانان بە غەیری خۆیان. لە بەرچاوگرتنی مافی غیرە موسڵمان و دروستکردنی ڕایەڵەی هاوکاری و هەماهەنگی تەواوی شوێن کەوتوانی ئاینە جیاوازەکان لە دەوڵەتی ئیسلامیدا یان لە دەوڵەتی مەدەنی مەدینەدا. خۆشەویستان و ئازیزانم، سوپاس بۆ خی گەورە کە بە ئێوەی بەڕێزگەیشتینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەی باس و خواستەوەرە ئەمڕۆمان گۆڕانکاریەکانی دوای کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە بە میوانداری مامۆستای بەڕێز مامۆستا عەبدولعەزیز فەرەج زانایی ئاینی. مامۆستاجیان زۆر بەخێربێی و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس بۆ ئێوەش، خی پەروەردگار سەرکەوتوتان کە لە ئیش و کارەکانتان. زۆر سوپاس مامۆستاجیان. ئەمڕۆ ئێمە دەمانەوێت باس لەو گۆڕانکاریانە بکەین کە لە دەرەنجامی کۆچەوە هاتوونەتە دی. بەڕێزت وەکو ڕوانگەیەکی گشتی تێڕوانینێکی گشتی قسەت لەسەر کۆچ چییە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. كوتش كبيغمري خوا صلى الله عليه وسلم لأنجامي پروردەکردنی هاوڵەکانە لە مەدینە 13 ساڵ خەریکی پەروەردە بوو، لە ئەنجامی ئەو زوڵ مستەمەی کە لێیان ئەکرا، لە ئەنجامی ئەو نەعەدالەتی کە بەرامبەریان جێبەجێ ئەکرا، خی پەروەردگار مۆڵەتی پێدان کە شاری مەکەی پیرۆز بەجێ بێڵن، ڕووبکەنە شوێنێک کە مەوایەکی ئارامتر، شوێنێکی گشتیتر کە بتوانن داری درەختی ئیسلام تایە ئاو بدرێ و وەبەر بگرێ. بۆی خی پەروەردگارە فەرمێ والذین هاجروا في الله من بعد ما ظلموا لننبئنهم في الدنيا حسنة ولأجر الآخرة أكبر لو كانوا يعلمون. أفرمي خواهي پروردگار مولتي دا بواني كا هجرت بكن بلام هجرتكان لدواتي من بعد ما ظلموا لأنجامي أستمي كليانكرا لأنجامي أنا عدالتي كبرانبريانكرا وخواهي پروردگار بليني بيدان كلا دنيايا پاداشتیان بداتەوە و لە قیامەتیشا پاداشتیان بداتەوە، یعنی دوو پاداشت لە ئەنجامی ئەو کەسەی کە هیجرە دەکات لە بەرخاتری خی پەروەردگار و واز لە شوێن و ئەرز و شوێنی لێدایک بوون و ئەو شوێنی کە خۆشی ئەوێ، چونکە شوێنی لێدایک بوون لا ئینسان لە هەموو شتێک خۆشەویسترە. بۆیە فەرمێ هەم لە دنیای پاداشتانە دەینەوە، هەم لە قیامەتیشا پاداشت وەرەگرن. کەواتە کۆچ لە ئەنجامی چیا بووە؟ لە ئەنجامی ئەو زوڵ مستەمەی کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کەسی یەکەم و پاشان ئەو کەسانی کە ئیمانیان هێناوە لە دەرئەنجامی ئەوەدا بڕیاری لەسەر دراوە و بە ئیزنی خی پەروەردگاریش بووە بۆ ئەوەی کە بروومی ئیسلام، درەختی ئیسلام، دەوڵەتی ئیسلام ڕێکدا کوتێ لەسەر ئەم ئەرزەدا و تیشکەکەی پخش بکرێ بەسەر هەموو زەویدا. زۆر باشە. کەواتە گۆڕانکاری لە جوگرافیا، لە جوگرافیاچی دیاری کراوە، ڕۆشتن بۆ جوگرافیاچی تر، ئەمە بۆ خۆی یەکێک بۆ لەو بنەمانەی کە دەشێت لە هەموو ئان و زەمان و سەردەمێکدا گونجاوێ بۆی کە تۆ بتانی ئەو عەقیدەی ئەو فکرەی ئەگەر لە شوێنی خۆت ژینگەکەت بۆ گونجاو نەبوو بتانی لە شوێنێکی تر ئەمە بخەمڵێنی. بەتەکید یعنی ئیسلام لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەگۆڕێ، لە زمانێکەوە بۆ زمانێک تر ئەگۆڕێ. ئەبێ ئینسانی مسلمان ئامادە بێ بۆ هەموو ئەو گۆڕانکاریانی کە ڕووی تێکە، مادام بڕیاری داوە شوێنکەوتەی پێغەمبەری خوا بێ، شوێنکەوتەی ئیسلام بێ، وەکو چۆن سەحابە پێویستیان بە هیجرە هەبووە، پێچێ ڕۆژگارێک بێ من و تۆش پێویستمان بە هیجرەت بێ و کەسانێکی ترش پێویستیان بە هیجرەت بێ. ئەبێ ئەمە ئامادە بین لە پێناو
دابینکردنی ژیانێکی تر بۆ کەسانی غەیری خۆمان چونکە بەروبوومی دەوڵەتی ئیسلامی یا بڵێن دەوڵەتی مەدەنی تەنها بۆ موسڵمانان نەبوو ویان لەوە دەچی ئەوانەی کە پێڵ دەچن هەر بەروومەکەشی نەچنەوە زۆریان بەروبوومیان نەچنیەوە ئەوی کە هیجرەتی کرد زۆری بەروبوومی نەچنیەوە دوای خەڵقانێکی تر لەو بەروبوومەکە یا حەسان و ئیسلاحەتیان کرد کەواتە ئەکرێ ئەو دەوڵەتەی کە دروستەکرێ لە دوای کۆچ تێگەی زۆرێک لە سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خاوەنی سەرۆت و سامان بوون بەڵام لە بەرەنگار بوونەوەی یەکەم بۆ دیفاعکردن لە کۆچ و دەوڵەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دروستی کرد بەروبوومیان نبینی هیچ استیفادەیان کە لێ نەکرد بەڵام ئەجرەکان لە قیامەتە مسەوگەر زۆر باشە مامۆستا بۆ خۆی کۆچ تۆ وڵاتێک شوێنێک کە تێیدا پەروەردە بووی تێدا گۆشکراوی شوێنی خۆتە جێگای بەجێ بهێڵی ئەمە هەر بۆ خۆی لە خۆیدا سەرەتای ئازارەکانە کەواتە کۆچکردن بۆ خۆی ئازارێک نییە کە پێ دەڵێ دەوێت لە پێناوی بەرپاکردنی ئەوەی کە و پەیامەی کە دەتەوێت ئازاری گەورەتر و بربەستی گەورەتر و قوربانیدانی گەورەتر بگریە بەر بەتەکید یەکێک لە معناکانی کۆچ بریتێت تەضحیە قوربانیدان يعني ئەمە سەیرەکەین ئەم سەحابەی بەڕێزانە بە سەرۆت و سامان بە ماڵ بە هەموو شتێک ئامادەی تەسعیدان بوو لە پێناو ئیسلامە یعنی سۆهیب ڕۆمی کاتێک کە ماڵەکەی کۆکرد بۆ بەسەر حشتێکەوە کۆی کردو ویستی بی با لەگەڵ خۆی بۆ مەدینە قوڕیشیەکان لێکەوە بتیان کاکەمە تۆ چی کۆی کردوتۆ تۆ ئەمە سەرۆت و سامانی مەکەی بێتە دەرەوەی مەکە وتی ئەگەر وازە سەرۆت و سامان و لە حشت و شتەکەم بێنم ڕێگەم پێ ئێدەن کۆچکەم چەند بەڵێ فەرمی کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتەکەی سۆهیبی بیست کە وازی لە سەرۆت و سامان و لە هەموو بەشەکانی ژیانی هێناوە فەرمووی سوهەیب قازانجی کردووە لەوەی کە وازی هێناوە لە بەرخاتی خوای پەروەردگار کەواتە ئەکرێ ئینسان کۆچ بریتێ لە تەضحیەدان بریتێ لە قوربانیدان بەوەی کە واز لە ماڵ و مناڵ بێنی بەوەی کە واز لە ئەو شوێنە بێنی کە خۆش دەوێت چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەکەی لە هەموو شوێنێک خۆشتر ویستووە و فەرموویەتی ئەگەر قوڕیش دەریان نەکردمایە یعنی زوڵمیان لێ نەکردمایە و دەریان نەکردمایە بە حیاتی بەجێم ناهێشتی و کاتێک کە چۆتە مەدینە دوعای بۆ مەدینە کردو توێتی خوایە وەکو چۆن مەکەمان خۆش ویستووە ئاواش مەدینەمان لا خۆشەویستکەی کەواتە ئەمانە ئەم تەضحیەدانانە لە ئەندان لە بەرامبەر چییە لە بەرامبەر عەقیدەیە لە بەرامبەر ئەو شتێکی گەورەتر هەدەفێکی گەورەتر لە پاڵیایەتی کەواتە خۆی پێمانەڵێ کۆچ بریتێ لە تەضحیەدان لە هەموو ئانوساتێکا پێویستە ئینسانی مسلمان لە پێنا ئەو عەقیدەیەکە هەیەی ئامادە بێت تەضحیە لە پێناوە زۆر باشە مامۆستا دەکرێت بڵین لە بەرامبەر ئەو هەموو ئازارانەی کە لە ئەنجامی کۆچەوە دەرەنجامی کۆچ دەرکردن لێدان ئاستەنگی ڕێگا وەوەی کە تۆ دەچێت سەرزەمینێکی ینی غەریب لە بەرامبەر ئەمەدا بڵین خوای گەورە جۆرێک قەرەبووی موسڵمانەکانی کردەوە دڵنەوەی کردن بەوەی کە لە ناوچەیەکی وشکەوە بەرەو ناوچەیەکی تەڕ و پاراوتر بڕۆن کە مەدینەیە بەتەکید یعنی قەرەبووکردنەوەکان ئینسان جاری وای خوای پەروەردگارە فەرمێ ئێمە لە دنیای پاداشتانە دینەوە هێشتا نڕۆیەتە قیامەت کابرا پاداشتەکەی بینێ بەروبوومەکەی بینێ ولا ئەجر الآخرة ئەکبەر پاداشتەکەی قیامەتیشی زۆر لەوەی دنیا گەورەترە کەواتە ئەوانەی کە کۆچیان کردووە خوای گەورە هەر لە دنیاە لە شوێنی باشتر بە خەڵقی باشتر بە کەسی چاکتر قەرەبووی بۆ کردوونەتەوە و ئەو کەسانەی کە قەرەبووشی بۆ کردوونەتەوە ئامادە بوون یعنی واز لە هەموو شتێکی خۆیان بێن لە پێنا ئەم کۆمەڵە موسڵمانەی کە هیجرەتیان کردووە کەواتە خوای گەورە جاری وای هەر لە دنیای قەرەبووت بۆ ئەکاتەوە جاری وایشە قەرەبووکە لە قیامەتایە بەڵام بۆ سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هیجرەتیان کردووە بەشێکی زۆریان قەرەبوویان بۆ کراوەتەوە لە شوێنێکی وشکانیەوە بەرەو شوێنێکی خۆشتر لە شوێنێکی ینی بڵێن حتا خەڵقی مەدینە لەگەڵ خەڵقی مەکەیە فەرقی هەر تا نزیک ئاوتر ینی نزیک کەنار دەریا و نزیکتر لە دەریا حتى طبيعتي خلقكيش يعني طبيعتي خلقكيش فرقية طبيعتي خلقي مدينة نرمترو لسرخوترو يعني تعامليا خوشتر لقل خلقي مكة كواتا خواهي قورا هر بو پاداش داون تو شرني ايوه هر لم شوينيا بتوانن دعوة بكن هر لم شوينيا بتوانن آيني بيروزي اسلام بگينن اكري ايوه لشوينيكي باشترو لشوينيكي چاكترا هم ارزكي باشترا هم خلقكي باشترا هم جغرافياي باشترا لهم الرويكوا خواهي پروردگار ئەم شوێنەی کردەچی شوێنی کرش مدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لەوە پێش لەوانەیە ناوێکی نەبوو بێ هەم بۆ شوێنەکە هەم بۆ ئەو کەسانش کە هیجرەتیان کردو. زۆر باشە مامۆستا. کۆمەڵێک لەو گۆڕانکارانەی کە لە دەرەنجامی کۆچەوە هاتنە گۆڕێک ینی کۆمەڵێک گۆڕانکاری گەورن و کۆمەڵێک گۆڕانکاری جەوهەرین و کۆمەڵێک گۆڕانکاری زۆرن کە دەخوازم بتوانین ئەمڕۆ زۆرترین لەو گۆڕانکاریانە هێما بۆ بکەین ئاماژەی پێ بدەین. دیارترین لەو گۆڕانکاریانە سەرەتا دروستکردنی مزگەوتە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەرەتا کە دەچێ بۆ یەک مزگەوت بنیاد دەنێت دەشێ
ینی دەگونجێ بڵین سەرەتای ناوەندی مەدەنی و ناوەندی شارستانیەت و ناوەندی بڕیاردان و ناوەندی کۆبوونەوە و ناوەندی ینی ڕاوێژ و هەموو شتەکان دەکرێت بڵێ مزگەوتە یان بۆچی مزگەوت لە سەرەتای هەموو شتەکانەوە مزگەوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا ینی کۆمەڵە گۆڕانکاری هەتا لە ناوی شا کردووە نەک لە شێوەیە هەیکەلی ژیانە بەڵێ ینی بۆ نمونە کاتێک کە ئەچێتە مەدینە ناوی یەسریبە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە سەرەکە ئەم ناوە ینی لەگەڵ ئەم شوێنەیە ناگونجێ لە ناوەوە دەست پێکە ناوی شارەکە ئەگۆڕێ ناوی منتەقەکە ئەگۆڕێ ئەڵێ کاکە ئەمە طەیبەیە ئەمە شوێنی نەخۆش نییە چونکە یەسریب لە زمانی عەرەبیە واتە ئەرزێکی نەخۆش بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێو دەست پێکە وردە هەنگاوە بەرەوچی بەرەو دروستکردنی شتی گەورەتر کە بریتێ لە چی بریتێل لە بینای مزگەوت وەکو چۆن بۆ عیبادەتە ینی ئینسانەکان خوای تیا پرستن ئێستا کورت کراوەتەوە لە نوێژەکان عبەس مەجای هیچ شتێکی تیان نادرێت لە ڕۆژگاری ئەمڕۆیە بەڵام لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێگای بڕیاردانی زۆرشت بوو زۆرشت لە مزگەوتا کراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەشورەتی لە مزگەوتا کردووە بڕیاری جەنگی لە مزگەوتا داوە هەڵقەی تعلیمی لە مزگەوتا بووە حتا کابرا بێتاقەت بووە لە ماڵەوە کاتێک زانیوێتی تووشی بێتاقەتی بۆ ڕووی کردوتە ماڵی خوای پەروەردگار کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینیوێتی بۆچی هاتووی بۆ ئێرە لەم کاتێکە کاتی نوێژ نییە فەرمێتی وەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەرزێکی زۆر تینی بۆ هێناوم هاتووم لێرە بە دەردی کابرا دەردە دڵی خۆم بکەم یعنی هاوارێ لە خوا بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای فێرەکە کەواتە مزگەوت ئەم گۆڕانکاریکە کردی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە کردی بۆی بینای فەردەکانی تیا بکات بۆ هەڵگرتنی دەوڵەتێکی گەورەتر چونکە ئەبێ ئەم فەردانە پەروەردە بکرێن ئەبێ ئەم تاکانە پەروەردە بکرێن بۆ ئەوی کە بتوانن لە ئەنجامە دەوڵەتێکی گەورەی وا دروستکەن کە هەموو مرۆڤایەتی لێ بحەسێتەوە کەواتە لە چیەوە دەستی پێکرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم هەنگاوی لە مزگەوتەوە دەستی پێکردووە زۆرینەی پەیامەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مزگەوتەوە ئەگەێنرا بە خەڵقی و ئەو دەستورانی کە دائەنرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مزگەوتەوە بڕیاری لەسەردا کەواتە یەکەم گۆڕانکاری گەورە جەوهەری کە لە ژیانی سەر ئەرزا کردوێتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای ئەوەی کە لە مەکەوە کۆچی کردو بۆ مەدینە بریتی بووە لە بنیادنانی مزگەوت ئەم بنیادنانی مزگەوتە بۆ ئەوەیە هەر قەبیلەیەک ماڵێکی تایبەتی خۆی ڕئیسێکی تایبەتی خۆی شوێنێکی تایبەتی خۆی هەبوو و لە کاتی تنگانە و ناڕەحەتیەکان ئەگەڕاونەتەوە بۆ لای ڕئیسەکان و بۆ لای شوێنەکان بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەم نێزامەی دانا بۆ ئەوەی داناکەیتر کاکە ئەم قەبیلە و ئەم هۆز و ئەم بەشبەشیە و ئەم پارچەیە نابێ بمێنێ ئەبێ هەمومان بڕیارەکان لە شو ناوەندێکی گشتی کەیتر هەمومان تیا بەشداری نەکی ماڵی تۆ بێ و تۆ ماڵی خۆتی بزانی دەبێ من هەر بێن بۆ لای ئێوە دەبێ هەمومان بچین بۆ شوێنێک کە هەمومان بە ماڵی خۆوانی بزانین یعنی کە هەمومان تیا ئازاد بین شوێنی ئەوستا شوێنی خەزرەجە شوێنی موسڵمانانە شوێنی هەموو کەسێک حتا زۆر بکات پێچ منافقیش هاتبێتە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەواتە شوێنی هەموو چین و توێژەکانە مزگەوت ینی شوێنێکی دیاریکراونیە لەسەر کەسێکی دیاریکراو تایبەت کرابێ کەواتە ینی مزگەوت ناوەندێکی گرنگە بەڵام ئێستا لەوانەیە مسلمانە نەتوان وەک ئەو ناوەندە گرنگەی کە وەک خۆیەتی کە ئیسلام لە سەرەتادا دووسی کردووە لەوانەیە وەگەوە نەتوانن سوودی لێوەربگرن یان بەکاری بێنن نا دەوری مزگەوت تەحجیم کراوە حەجم کراوە لە کۆمەڵێک شتا بۆی ئەو دەوری حەقی خۆی نەبینێ ئێستا سەیرەکەی دەوری مزگەوت لە ئێستادا بریتێ لە چی بریتێ لە نوێژەکان لە جومعە لە جەژن لەگەڵ تەعزیە ینی لە کۆمەڵێک شتا حتا مەجالی حەڵقەی دەرسیش کەمە درێ ینی ئەگەر دووتە لە بەیتیابێ مەجالی حەڵقەی دەرسیشیان نادرێت بەڵام لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆربەی حەڵقە عیلمیەکان ئەو زانە گەورانەی کە لە ئیسلامە دەرکەوتون لە چۆ دەرکەوتون لە مزگەوتەوە دەرکەوتون ئیمامی شافعی و ئیمامی مالک هەموو لە مزگەوتا پەروەردە بووە کەواتە حەڵقەی عیلمیش هەر لە مزگەوتا بووە کەواتە ئێستا تەحجیم کراوە مزگەوت تەحجیم کراوە ئەو حەقی خۆی پێ نادرێت یان دەکرێت بڵێن مزگەوت ئەو واتایەمان پێ دەڵێ کە هەم شوێنێکە بۆی کە ڕانوزونیاز لەگەڵ خوای خۆت بکەی هەم ڕازونیاز لەگەڵ کەسانی دەوروبەریشت بکەی لەگەڵ بڕواداران بکەی کەیتر ئێمە کاروبارەکانمان با بکەین دواتر پشت بەخوا دەبەستین و هەنگاوی بۆ دەنێ بەتەکید ینی هەموو ئیشەکان بەتایبەت ئیشە گرنگەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مزگەوتەوە بڕیاری لێداون و مەشورەتەکان لە مزگەوتا بووە و یعنی ئیشە گرنگەکان ئەوەی کە ئینسان وەکو چۆن شوێنی عیبادەتە شوێنی بەڕێکردنی ئیش و کاری ڕۆژانەی موسڵمانانیش مەوەستا ئەوەی یەکێک لە کارەکان بوو کە مزگەوتە یەکێکی تر لەو کارانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێی هەستاک لە دەرەنجامەکانی کۆچ لەو گۆڕانکارانە بوو کە کۆچ هێنایە گۆڕێ لە کۆچەوە دروست بوو نەهێشتنی شەڕی چەند ساڵەی نێوان دوو تیرەی گەورەی شاری مەدینە بوو ئەوانی ئەوس و خەزرەج بوون کە ئیتر
شەڕێکی تائیفی شەڕێکی خێڵەکی و شەڕێکی تعسوبانە لە نێوان ئەو دوو خێڵەدا کە چەندان خەڵک بوو بە قوربانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دێت ئەم شەڕە ئەم ئاشتەوایی دەکات لە نێوان ئەم دوو بنەماڵەیە ئەم دوو تیرەیە یعنی ئەومان پێ ناڵێت کە ئێستا زۆر خەڵک بەناو ناتۆرەی جیاوازەوە ئیسلامی پێتۆمەتبار دەکەن سەرەتای پەیامی ئیسلام کە هات یەکێک لە کارە هەرە ئەساسی و بنچینەکانی لەو شوێنەی کە دەیکاتە بناغە و بنچینەی دەوڵەتەکەی دەیکاتە پایتەختی دەوڵەتەکەی سەرەتا لەوێەوە ئاشتی دادەمەزرێن دواتر ئاشتی پەخش دەکات بۆ هەموو شوێنەکانی تر بەتەکید برایەتی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی هەستا یعنی یەکێکی تر بوو لە خەتە گەورەکانی کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە دوای کۆچی هەنگاوی بوونە چونکە بەڕاستی دەوڵەت لە شوێنێکە بەرپا نابێ قەوارەیەکی گرنگ لە شوێنێکە بەرپا نابێ کە ئەم قەوارە گەورەیە تاکەکانی پەرت و بڵاو بن هەرێکی لە ئاوازی بخوێنێ هەر ڕئیسی بە شێوەیەک بیرکاتەوە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم دوو تیرەی سڵحی ئەم دوو تیرەی کرد ئاشتی کردنەوە و لەگەڵ غەیری خۆشانە نەکرد خۆیان چونکە ئێمە برایەتی واتە گەیشتوین تەنها ئەوس و خەزرجی کردووە بەڵام نا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەنگاوی گەورەتری ناوە جارێ ئەوس و خەزرجی کردوتە براکە دوو تیرن خەڵقی منتیقەیەکن ئاشتی کردوونەتەوە سڵحی کردوون ڕێکی خستون پاشان برایەتیەکی تری کردووە لەگەڵ مهاجرین و ئەنسارە چونکە برایەتی مهاجرین و ئەنسار ئەگەر ئەمانە خزمی یەکتر بن و لە یەک شوێنە بژین ئەوان لە وڵاتێکی ترەوە هاتوون لە شوێنێکی ترەوە هاتوون ئەنجا ئەمە بعدی سیاسی بعدی اقتصادی و هەروەها بعدی ئیجتیماعی خۆشی هەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەنگاوی گرنگی ناوە لەم برایەتیەدا و هاتوو کردوونی برا حتى ئەگەر يعني کۆمەڵێک بعدی اقتصادیانە سەیرکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەنجامی برایەتیە بڕیاری لەسەر داوە کاری زۆر گرنگی کردو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵێ کەواتە گرنگترین شتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە بوو کە ئەم خەڵقی کۆ کردووە لەسەر چی لەسەر سەفرەی ئیمان لەسەر سەفرەی ئیمان لەسەر ئەوەی کە ئێمە هەمومان براین لەسەر ئەم ئەرزای خوا دروستی کردوین بعد تیرەکەیشمان جیاواز بێ با زمانی قسەکردنیشمان جیاواز بێ با یەکێک لە شارێکی ترەوە هاتبێ بۆ شارەکەی تۆ بەڵام مادام ئەم کەسانە ئەیانەوەی لەسەر سەفرەی ئیسلام و ئیمان بمێنەوە کەواتە ئەو کەسانە برای یەکترین کەواتە دوو جار برایەتی کردو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک جار جارێک لە نێوان ئەوس و خەزرەجە جارێکیش لە نێوان مهاجرین و ئەنسارە بە شێوەیەکی عام و حتا شەریکی کردوون لە ماڵیشە يعني زۆر جار شەریکی کردوون تێتی کاکە ئەمە برای تۆ بێ هاوکاری بێ تا ئەو کاتێک کەوێتە سەر خۆی هەتا قسەیەکی مامۆستا ئەوانەی کە ئەنسارەکان ئەو ئەوانەی کە دوو ئافرەتیان هەبوو بێ دوو خێزانن هەبوو بێ خێزانی تەلاقدا بێ بۆ یەکێک لە مهاجیرەکان یعنی ئەوەندە برایەتی و ئەوەندە ئیتیفاق و ئەوەندە بەیەکەوە کۆبوونەوەیان زۆر بووە کەسێک لە مهاجیرەکان چۆتە سەرماڵی ئەوان لە سەرماڵی ئەوان ژیاوە هەتا وەکو توانیوێتی دەرچەیەک و شوێنێکی حەوانەوە بە خۆی دەستەبەرکە یعنی مە بەڕاستە ئەمە قیمەی دۆستایەتی و قیمەی برایەتی و قیمەی بەیەکەوژین و تەبایی و ئیسلاح نییە بەتەکید ئەوەی کە يعني ئەم سەحابەی بەڕێزانم کو عەبدوڕەحمانی کوڕ عەوف کاتێک کرێتە برا لەگەڵیشی لە ئەنساریەکان ئاڵێ کاکە من دوو ماڵم هەیە دوو خێزانم هەیە کامیان تەوێ کام خێزانان تۆ پێت باشە بۆ تەلاق دەم کام خانوان پێت باشە من دەستی لێڵە گرم و تۆتی ئیسلاحەت کە بەڵام عەبدوڕەحمانی کوڕ عەوفیش ئەمە ڕەتەکاتەوە ئەڵێ کاکە من ئەوەی تۆم ناوی تۆ هاوکارم بە لەسەر بازار لە کڕین و فرۆشتن لە تیجارەت هەتا ئەکەومە سەر قاچی خۆم من پێویستم بەوە نیە تۆ لە ئێستاە خێزانم بۆ تەلاق بێ خانی خۆتم بدەیتێ بەڵام ئەوی کێمێ هاوکارم بە جێگەی ئەم ئەو پەڕ تا بتوانم خۆمەگرم تا جێگای خۆمەگرم جا بۆیە هەر کەسێک لە شوێنێکە ئەگەر کەسێکی دۆستێکی ئاوایە بێ قەت ناکرێت ینی برایەکی ئاواتە بێ کە ئەچیتە شارێک کۆ جێگەی بۆ شارێکی تر ینی ئەو دەستی پێێتەوە بێ و ینی بەرت نەداتە ئەو کاتێکێکەویتە سەر خۆت و ئیشێکە دۆزیێتەوە هاوکارتە بێ بەحیاتی ئەم کەسە ناکرێت کەماتە ئەم کۆچە هاندانە بەوەی کە پێویستە مرۆڤ لە هەر شوێن و لە هەر ناوچەیەکدا هەوڵدا دۆستی گیانی بە گیانی زۆر بێ و هەتا دۆستیشت زۆر بێ کەمترە هێشتا پێویست بە کەسی زیاترە کە دۆست و ئەحبابت بێ بەتەکید وەگوترێ ئەڵێ 1000 دۆست کەمە بەڵام یەک دوژمن زۆرە بەڵێ ئەبێ ئێمە لەسەر ئەرزاوا بژین ینی زۆرینەی خەڵقی بکەینە دۆستی خۆمان ینی ئیسلام ئەومان فەرمان پێەکە ئەبێ کێشە و نزاعمان لەگەڵ خەڵقاکەم بێ ئەمەش بەچیە بێ بەوەی کە ئەبێ ئێمە لێبوردەبین ئەگەر خەڵقێک ستەمی لێکردین مافی خواردین هەندێک جار ینی لێبوردەیمان هەبێ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی بە عەمەلی کردو لە ژیانی خۆی کابرا هاتووە بۆ کوشتنی ئیزن داوە ئیتر ئەو پەڕێتی ینی هاتبێ لە مەکەوە هاتبێ بۆ مەدینە ویستبێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تیرۆرکە شمشێرەکەی ژەهری پێوە کردبێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەزانم بۆچی هاتووی بەڵام ئەی ئیمامی عومەر ڕێگەی بۆ هەڵتە با بڕۆ
يعني ئەمە ئەو پڕی لێبڕانە ئەم ئیسلامە ئەومان فێرەکە ئەڵێ گەر تو ئەتەوێ لەناو کۆمەڵگایە ئیسلامە تەطبیقی بێ وابژی بەتایبەت ئێمە برایەتێکە ئێستا لە نێوان مسلمانانە واتێ گەیشتوتە سەر ئاستی بەرژەوەندی يعني من ئەو کاتە برای تۆم کە بەرژەوەندیم هەبێت بەرژەوەندەکەش قیامەتی نیە دنیایی دنیایەکەی ئەو کێشەکەیە بەتەکید يعني ئەگەر بەرژەوەندێکە قیامەتی بێ مەشاکل نییە لەوەی کە من تو هاوکاریەک بین يعني بۆ من کۆمەڵە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەری تەطبیقی کە لە ژیانە بزانە تۆ چۆن ژی لەگەڵ خەڵقا بەڵام بە شەرتێک بەرامبەرەکەیش ئامادەی تەطبیقکردنی هەبێ چونکە ئیسلام چەنە قسە و کردارە بڵێن چەنە قسەکردنە ئەوە نش تەطبیقە تو شن ئەتوانی فەرمودەی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه تطبیقی لەگەڵ کەسێکا لەگەڵ یاژی بەڵام سەحابە تطبیقیان کردووە بۆی ئەوان گەیشتونەتە ئەو سەر ئێمەش لە شوێنی خۆمان ئاوەستاوی ئەبێ ئێمە لەگەڵ دەوروبەرمانە لەگەڵ دراوسێمان لەگەڵ کەس و کارە لەگەڵ ئەوانەی کە ئەیناسین ئەم ڕۆحیەتە زیندووکەینەوە ئەوەی کە بۆ خۆمان پێمان خۆشە بۆ بەرامبەر مامۆستا ئێستا وای لێ هاتووە هەر بۆتە جۆرێک لە نەریت کە مسلمان ڕئی مسلمانەکانی ئەوە برای مسلمانی قبول نییە باشە بۆ لە سەردەمی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام سەردەم پێ سەسەم کە دەوڵەت دروست دەکا بەڕاست ئەم اختیلاف و جیاوازیە لە نێوان مسلماناندا هەر نەبووە من تۆ بە شێوازێک لە بابەتێک تێدەگەی من بە شێوازێک لە بابەتێک تێدەگەم یعنی بۆ دەبێ لەسەرەوەی کە تۆ جیاواز لە من بیر دەکەیەوە من نابێ بە هیچ شێوەیەک مامەڵە تۆ بگەم یان دەبێت تانە و تەشەر لێ بدەم یان پێم وابێت کە تۆ ئەوەی تۆ دەکەی دوو خەتی بەسەرا بێنم ڕاست و چەپ کە ئیتر ئەوەی تۆ دەکەی بە هیچی بەکەڵ نایە تەنها ڕاستی لای منەوە من پێکاومە ئەمەش نێکیشتر لەو هەڵانەی کە ئێمە واتە گەیشتون هەرچی ناوێکی گەورەی لە خۆی نا تێگەی بۆ نمونە من ناوێکی گەورەی لە خۆم منێم ئێتر ئەمە ئەبێتە کۆتایی هەموو شتێک وەکو معنی ئیسلام ئیش لە سناو ناکە ئیسلام ئیش لەسەر ئیش ڕۆژانەکە قل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون ئێوە ئیشکەن هەم خوای بینێ هەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینێ هەم مسلمانانیش بینن کەواتە اختلاف لە هەموو سەردەمێکە هەبووە يعني پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نهاتوو بڵێ کاکە نابێ اختلاف هەبێ نەیوتۆ کاکە نابێ ڕاجیایی هەبێ فەرموویەتی ڕاجیاییش هەبێ بەڵام برایەتی لە پێش ڕاجیاییەوە هەیە يعني بۆ نمونە من هەڵەیەکم کرد جەنابەت هەڵەیەک کرد بێمە عوزر بۆ یەکتر بێنین بڵێ کاکە جانتر ئەمە وەڵام ئادەم هینە بزەربێکی پیا بێنە بە کەڵکی هاوکاریکردن نایە بە کەڵکی ئیشکردن نایە لەگەڵێ کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا زۆربەی کات لە کاتی جیهادا اختلافیان هەبووە لە کوشتنی ئەسیر و تێگەی ئیمامی عومەر ڕەئی وایە ئەسیرەکانی بەدر بکوشتێن بەڵام پێغەمبەری خوا ئەبوو بەکر سیدیق ڕەیان وانە کۆمەڵی کەس فێری خوێندەواری بکات بەڵێ ینی کۆمەڵە ینی بەڵام ئەمە نەگەیشتوتە ئەوەی کە ئەم کەسانە برایەتەکەیان واز لێ بن لەبەر شتێکی اختلافی زۆر باشە مامۆستا ئەو برایەتی و ئەو مەحەبەت و ئەو لێبوردەی ئەو تەسامحەی کە لە نێوان خەڵکی مەدینەدا لە نێوان دەوڵەتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نێوان ئەندامەکانیدا نێوان مهاجیر و ئەنساردا هەبوو بەڕاست کە باسی لێوە دەکەی و لە سیرەدا دەیخوێنیوە وەک جۆرێک لە خەو نایەتە پێشچاو ینی لە چاو ئێمە کە لە چاو خۆمان کە پێمان وایە بەڕاستی ئەوان لەکوێ ئێمە لەکوێ ممارەسەی ئەوان لەگەڵ دین و لەگەڵی لە چوارچەوەی دیندا لەگەڵ یەکتریان معاملە و مامەڵەی ڕۆژانیان چۆن بوو ئێمە چۆن مامەڵە دەکەین بەتەکید یعنی زۆر جارڵێن کە ئەمە پێچێ تەنها نووسین بێ بەڵام لە واقع جێبەجێ کراوە بەڵێ چونکە تێگەیشتنی ئێمە زۆر دوورکەوتونەوە ئەسڵەکەەوە ئێماڵێک ئینسان لەسەر چاوە دوورکەوتەوە هەتا گەر ئەم ڕێگە ڕاستی کە پیاە ڕۆی یەک هەنگاو لە سەرەتاوە لی دوورکەوتەوە بەڵام هەتا دوورکەوتو لە ڕێگە ڕاستەکە لە عادەی یعنی بۆ من لە سەرەتاوە یەک هەنگاوە بەڵام کەچوو دە هەنگاو ڕۆیشتی دەمەتر لە ڕێگە ڕاستەکە دوورەکەویتەوە ئێمەش لە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وا ئەخوێنینەوە ئەمە بەس بۆ چییە بۆ معلوماتە یعنی خەڵق ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وا ئەخوێنێتەوە بەس بۆ معلوماتە لە کاتێکا کە ئەبینین سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا سەرکردەکانیان وا نەبوون سەرکردەکانیان بە شێوەیەکی تر بیران کردوتەوە ئەفەرمێ کاتێک کە نامەیەک دێ بۆ خالدی کوڕی وەلید نامێکی بۆ دێ ئەڵێ لە عێراق بگەڕێەوە بۆ شام بۆ سەرپەرشتیکردنی جەبهەی شام کە بەرامبەر مەسیحیەکان بوو ئەڵێ خۆشە سەرپەرشتیەکەی ئەڵێ کە چووم بیرم کردو ئەم بەرایەنەم ئەگەر ئێستا بڵم کاکە با من سەرپەرشتی بکەم و ئێوە بچنە دواوە جۆرێک لە شڵژان دروستە بێ و مەشاکل دروستە بێ بەڵام هاتم بەرنامەیەکم دانا عنی زۆربەی شتەکان ئەکرێ بە بەرنامە کە سەزیرەکەکان چارەسەریکەن نێڵن برایەتی نێوان مسلمانان ئەوانەی کە ئاینەوەی ئیش بۆ ئیسلام بکەن ئەم برایەتی تێکچێ بە زیرەکی ئەوان ئەتوانێت چارەسەر بکرێ فەرمی هات بیری کردەوەتی باشە من ئێستا ئەگەر بڵم با خۆم بم ئێوە بڕۆنە دواوە چی دروستە بێ لێکترازان دروستە بێ بەڵام هاتی کاکە ڕۆژی یەکەم بدەنە من چونکە شەڕ لە ڕۆژی یەکەمە قورسایی یەکەم لە ڕۆژی یەکەمایە ئەگەر ڕۆژی یەکەم سەرکەوتن بوو بۆ مسلمانان سەرکەوتنە بۆ هەمومان بەڵام ئەگەر شکان بوو بۆ هەموو مسلمانان شکان بۆ هەموو مسلمانان ڕۆژی یەکەم بدەنە من تەوزیعات ڕۆژەکانی تر بۆ ئێوە
فەرمێ ڕۆژی یەکەم سەرکەوتنەکە بۆ مسلمانان بوو خالدی کوڕی خۆی سەربەرشتی کرد بەڵام دوایی بۆ جوندی لەگەڵیان ئێستا زۆربەی کات یعنی ئەوانەی کە زۆر خوێنەوار و زۆر شارەزان یعنی باسنە ئیسلام وا لە یەکەن کاکە من ئەگەر بۆ نمونە سەرکردە نەبم ئەبێ بڕۆم لە ماڵی دانیشم ئەبێ بڕۆم ئیش بۆ ئیسلام نەکەم لە کاتێکە کە خالدی کوڕی وەلید و باقی سەحابەتر وایان نەکرد و جارێ جوندی بوو جارێ سەرباز بەڵام بە برایەتیەکە ئیشەکانیان گرێداوە برایەتەکە وای کردووە کە ئەمانە پێکەوە بمێنن نەخشتە دنیایەکان زاڵ بن بەسەر شتە ئیسلامیەکانە بەرژەوەندە ئەخلاقی ئیسلامیەکانە زۆر باشە مامۆستایەکیشی تر لەو گۆڕانکارانی کە دوای کۆز دێتە گۆڕێ لە دەوڵەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یان با بڵێن دەوڵەتی مەدینەی دەوڵەتی مەدەنی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم نووسینەوەی دەستورە دەمانێت بزانین لەم دەستورە ئەم دەستورە چۆن بووە دەستور چۆن حسابی بۆ تەواوی پێکاتەکانی کۆمەڵگەی مەدینە دەکرد بێگومان لەوێ کۆمەڵێک تیرە و هۆزی جیاواز و کۆمەڵێک ئاین و ئاینزای جیاواز بنمونە جوولەکە لەوێ یەکێک بوو لەوانەی کە چەند تیرێکی جوولەکە بوونیان هەبوو چۆن جێگەی ئەم هەموو جیاوازیانە کرایەوە لەو دەستورەدا سەرەتا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم میجرەتی کردە مەدینە هات جەوی مەدینەی بینی ئەمە تیرە مسلمانەکان ئەمە ئەوس و خەزرەجە ئەمە لەو لاو بەشێکی مشریکە چونکە ئەمە نابێت باسی ئەو بکەین کە ئەمە لە دەوڵەتی مەدینە بەس جوولەکە هەبوو ئەهلی کتاب بەڵێ مشریکیش هەبوو بەشێک لە مشریکیش هەبوو هێشتا ئیمانی نهێناوە تێگەی کەواتە لە کۆمەڵگای مەدینەیە چوار جۆر ئەتوانین بڵێن خەڵقی تیا بووە مسلمانی تیا بووە مشریکی تیا بووە منافقی تیا بووە لە هەمان کاتیشە جوولەکەی تیا بوو هەندێک لە مەسیحیتیشی تیا بوو ئەم کۆمەڵ خەڵقەرێنە ئەم دەوڵەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دروستی کردووە بوونیان هەبوو بەڵام هات پەیمانێک یا بڵێن دەستورێک کە ئەم دەستورە هەر کەسێک مافی خۆی بۆ پارێزراوە یعنی لە سیانزە بەندا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆی معاهدەی مەدینەی نووسیەوە بۆ ئەوەی هەموو کەسێک مافی خۆی دیار بێ ئەرکی خۆی دیار بێ ئیشی خۆی دیار بێ هەر کەسێک بەرژەوەندی خۆی ئیشی خۆی بزانێ چییە و چۆن معاملەی لەگەڵاکە کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو پەیمانەی کە نووسیەوە ئەو دەستوری کە نووسیەوە بۆچی نووسیەوە بۆ مەدینەی نووسیەوە بۆ ئەو خەڵکەی نووسیەوە چۆن بۆی بۆ سیلم وەکۆڵە ئاشتەوایی لەناو کۆمەلگایە بەرقەرار ئاشتی کۆمەڵایەتی وە پەیوەندەکانی نێوان خۆیان و پەیوەندەکانی خۆیان و دەرەوەیان چۆن ڕێک بکەن بەتەکید یعنی یەکێک لەو شتانی کە نووسیانەوەی هەر کەس لە مەدینەیە دانیشێ سەر و ماڵی پارێزراوە ئەمینە کەس تەعادای لێ ناکات دینی خۆی ئەو دینەی کە هەیەی حەزی لە چ دینێکە دینەکەی خۆی لەسەر بەرژەوەندی دینەکەی خۆی کارەکە لە هەمان کاتە هەر کەسێک لە دەرەوەی مەدینە بێ هەر ئامینە هەنی ئەچێتە دەرەوەی مەدینە دانیشێ تێگەی کەس دەستدرێژی ناکە مەگەر کابرا خائین بێ ئەو جایە چونکە حکمی جیاوازە گۆڕە لە کەسێک بکات دەکرێت بڵێن دەستورەکەی مەدینە بنەمایەکی گەورەی شارستانیانەی ئەو سەردەمە بۆ کە ئەم دەوڵەتە چۆن بتوانێت لە هەموو ڕێکە مامەڵە بکات لە ناوخۆ دەرەوە خۆیدا نەگەکرێ هەروایە یعنی تۆ لە قەبیلەوە هاتووی لە تیرەیەکەوە کە لەسەر وشترێکە لەسەر شتێکی بەسیت سەدان کەسیان لێ کوشتووە ئێستاتی دەستوری بۆ ئەنووسیتەوە یاسای بۆ دانیت و تەنزیمی ژیانی حیاتیەکەیت و نەفەقاتی بۆ دیارەکەیت و خوێنی ئەو کەسانی کە ستەمیان لێکرێ و ئەو کوژدێن و برینارێکن خوێنیان بۆ دیارێکرێ ئەمە گەورەترین شارستانیەتە یعنی ئەمە یەکەم شارستانێتە کە لەسەر ئەرزا لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بنیاتنراوە و ئێستاش هیچ حەزارەتێک ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایناوە هیچ حەزارەتێک نییە لەوە بێبەش بێ یعنی بۆ من ئێستا کە چیتە ئەوروپا باسی ئەوروپا کرێ ئەوروپاش هەر ئەوەی بنیاتناوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قسەی لەسەر کردووە کە ڕێگا بە تۆ ئەدا مزگەوتی تیا بێ تێگەی هەرەوە بۆ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەرەتای ڕێگایەوە کەنیسە هەبێ شوێنی معابیدی جوولەکە هەبێ لە مەدینە لە شارەکەیەوە کەواتە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 1439 ساڵ پێش ئێستا کردوێتی ئەمان تازە پێیەگەن تازە بڕیاری لەسەرەت بێگومان گونجاوە ئەو بڵین کە لەو فۆزایی کە لە پێش هاتنی ئیسلامەوە لەو فۆزایی کە لە مەدینە و دەوروبەرەکەی هەبووە ئەمە هۆکارێک بۆ هۆکارەکانی کە خەڵکی مەدینە و دەوروبەری ینی باوەشکن بە ئیسلامدا کە لەو فۆزا گەورە و لەو ناڕەحەتی و بێ موئەسەساتی و بێ دەستوری و بێ هیچ شتێک دەری هێناون کردوونی بە مجتەمەعێکی حەزاری و بتوانن بەیەکەوە چۆن مامەڵە بکەن ئەمە هۆکارێک بوو بۆی کە ئەوان باوەشکن بە ئیسلامدا بەتەکید یعنی ئەهلی مەدینە خۆیان ئەیانزانی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بەیعی عەقەبەی یەکەم و دووەما کە قسەی لەگەڵ کردن یعنی سەرەتاکان
ئەوەکان دیارە سەرەتای ڕووکردنی ئەهلی مەدینە بوو ئیسلام دیارە هەنی لە سەرەتایە دە 12 کەس بوون بەڵام بۆ جاری دووەم بوون 73 ئەوە نەکەس ینی وردەوە دەژمارەکان لە 170 کەسەوەی یعنی ئەمە ئەوە گەێنە کە ئەهلی مەدینە بەدوای بەدیلێکە ئەگەڕان بۆ ئەو ژیانە خراپێکی تایە ئاژان بۆ ئەو شەڕ و کوشتارێکی تایە ئاژیان بۆ ئەو زوڵمەی کەلیانەکرا بۆ ئەو لایەنی اقتصادیە داڕناوەی کە جەزیرەی عەرەبی تایە بوو جوولەکە خاوەنی سەرمایەیەکی گەورە بوون بەڕی با قرزیانەدا بە خەڵکی کەواتە ینی گەورەترین هۆکار بۆ ئەوی کە زۆرینەی خەڵقی هەتا پاش مدتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مصعبی کوڕی عومەیری نارد نوێنەری خۆی لە مەدینە پێشەوەش کە هیجرەت کا فەرمووی هەموو ماڵێکیشی موسڵمانی تایە هەموو ماڵێک کەسێکی موسڵمان ئیمانی ئێناوە تایەتی بەڵام دوایی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیجرەتی کرد دیارە شتەکان گەورەتر بوو خەڵق کە باشتر ئەوەی کە بەناو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینی بوو بەناو بیست بووی شایەتمانی پێهێنا بوو ئێستا بە عەمەلی بینێ لێبوردەیەکەی بە عەمەلە بینێ چاوپۆشەکەی بە عەمەلە بینێ تێگەی هاوکارێکەی بە عەمەلە بینێ نیزام و دەستوورەکەی بە عەمەلە بینێ کەواتە ئەمە هۆکارێکی گەورەیە بۆ ئەوی کە ئەهلی مەدینە وردە واز لەو خێڵەکی و قەبیلە و شتانە بێن شتێکی گەورە ناوبانگی گەورە بۆ خۆیان دەکەن یەکێکی دیکە لەو بنەمانە مامۆستا دابینکردنی یان گۆڕانکارانە دابینکردنی مافی غیرە موسڵمانەکان بوو لەوەی کە لە دەستوری مەدینەدا ڕعایەتی هەموو ئەو پێکاتانە کرا بوو کە بەڕێزدا ئاماژەت پێکرد کە جوولەکە و بێباوەڕ یان با بڵێن مشریکەکانی تێدا دەژیان و چەندین تیر و هۆزەکانی تێدا دەژیان ینی لایەنێکی دیکە ئەو بوو کە دابینی ئەوەی کردبوو کە مافی ئەوانیش لەم دەستورەدا ڕعایەت کراوە ئەوە بوو هۆی ئەوەی کە ئەوانیش بتوان ینی ناچار بن پەیوەست بن بەو دەوڵەتی کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بنیاتینە بەتەکید یعنیشی لە بەندەکانی دەوڵەتەکە لە پەیماننامەکە ئەوەیە کە بڵێن یەهودیەکان کە زۆرینەی غەیری عەرەب بوون لە هەر عەرەب بوون بەڵام یەهودی بوون لەسەر ئایینێکی تر بوون جیاواز لە مشرەکان بیرە نەکردو ئەڵێ نەفەقاتی خۆتان عایری خۆتانە موسڵمانیش نەفەقاتی خۆیان بژێوی ژیانی خۆیان عایری خۆیانە ینی خۆیان دابینێکن بەڵام لە هەمان کاتا لەسەر ئەوە کۆکین هەر کەسێک محارەبەی ئەهلی مەدینەی کرد ینی شەڕی لەگەڵاکردین هەمومان دیفاعیلێکی هەمومان مشتەرەکین لە پارێزگاری کە چونکە ئێمە لێک شوێ ناژین وەک کابرای لە دەگەر کەشتێک کەسێک بیۆکونیکا ئەگەر 1000 کەسی تیابێ 1000 کەسەکە فریان ناکەون نقمە بن بەڵام ئەگەر بە هەمویان پارێزگاریان لێ کرد و چاودێری کەشتەکەیان کرد باشتر ئامینە ئەم شارەش بۆ هەمومان تایەژین ئەبێ بە هەمومان پارێزگاری لێ بکەیت ئەبێ هەمومان ئەگەر دوژبنێک ویستی فەوزایەک بنێتەوە ئاژاوەیەک بنێتەوە شەڕێک بفرۆشێ شارە ئەبێ هەمومان پێوەی پابند بین زۆر باشە مامۆستایە چێشی تر لە گۆڕانکارەکان دوکۆمنتکردنی کارەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بنمونە کە ئەویش هەر بەرەنجامی کۆچ و دواتر دامەزراندنی دەوڵەتەکەیە لەوە دێتە پێشەوە ئەویش سڵحی حودەیبیەیە زەمانێکی بێتێ بەڵام سڵحی حودەیبیە ینی یەکێک لەوانەی کە لە بەرەنجامی کۆچەوە هاتەدی نووسینەوە بوو نووسینەوەی هەموو شوێنەوەرەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵێ ینی ئەوەی کە پێغەمبەر گۆڕانکاریەکانی هەندە زۆرن بەڵێ ئێمە ناتوانین فریان ناکەوین هەمویان باس بکەین بەڵام ئەوەی کە هەڵبەت دەرفەتمان بێ و دیارترینیان بەتەکید ینی گۆڕانکاریەکانی ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوویەتی سەیری کە ینی هەر لە ئەسیرەکانی بەدرەوە ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر لە سەرەتا و گرنگی داوە بە خوێنەواری لە دوای ئەوە کە جەنگی بەدر کۆتایی دێ هەر کەسێک بتوانێت چەند کەسێک مناڵێکی موسڵمانە فێری خوێنەواری کە ئەمە بۆچی بۆ ئەوەی کە ئەم نەخوێنەواری و نەزانیە لەناو کۆمەڵگایە نەمێنێ ئەنجا دوای ئەوە شتەکان بنووسین بوون ئێمە لەو کاتەوە کە وحی هاتووە قورئان نووسراوەتەوە بەڵێ تێگەی ینی هەر لە سەردەمی مەکە و لە مەدینە و لە باقیش هەتا کوتابی و کوتابی وحی ئەوانەی کە وحیان نووسیوەتەوە بە هەمان شێوە لە تەنیش هەندێک جار حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نووسیوەتەوە بەڵام دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەندێک کاتا ڕێگای لێگرتوون سڵحی حودەیبیە گەورەترین دەستکەوتی ترە کە لە دوای چەند ساڵێک لە کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەنگاوەکان بەرەو گەیشتنەوە بە شوێنی لەدایک بوون بۆ شوێنی کە تایە دەرکراوی بۆ شوێنی کە تایە گەورە بوو بۆ شوێنی کە تایە خێزانت پێکۆناوە بۆ شوێنی کە مناڵت لەدایک بووە یعنی هەنگاوێکی تر بوو بەرەو ئەو ئاسارە بۆیە لە ئەنجامی ڕێلێگرتنیانە کە مشرێکەکان ڕێگایان نەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ عەمرە سەردانی مەکەی پیرۆز بکە وەکو عادەتەن ڕێگای هەموو خەڵقیانەدا بەڵام ڕێگای ئەم موسڵمانانیان نەدا پێغەمبەری خوا سڵحێکی لەگەڵاکردن ڕێکەوتنێکی لەگەڵا قسەم لەسەر ئەوەیە کە ئەو سڵحە بەنووسینەوە بوو سەلەوەی لەو کاتەوە ینی شتەکان دەوڵەت بنەمای دەوڵەت ئەوەیە کە بەڵگەنامە و دیکۆمنتی هەبێ لە هەموو بۆ کاروبارەکانی یەکێک لەوانە
ئەو بەڵگەی سڵحی حودەیبیە کە لەو کاتەدا بە فەرمی لەسەر شتێک کە نووسراهێزی گەورەیە کە هەردووچیان ئیتیفاقیان لەسەر کرد و ڕێکەوتون لەسەری بەڵێەوە یەکێکە ینی لەو گۆڕانکاریانی کە لە کۆچی هێنایەدی وردە مسلمانان لە قوارەیەکی بچووکەوە کە لە شارێکی بچووکەوە بەڵام ئێستا دێن لەگەڵ هێزێکی گەورە لەگەڵ قوارەیەکی گەورە سڵح و ڕێکەوتنەکەن لەسەر کۆمەڵی خاڵ. یەکێشکە لەو دوکۆمنتانە لەو بەڵگەنامانە نامەکان کەناردنی بۆ پاشا و سوڵتانەکانی دەوروبەر بۆ پاشای بۆ کیسرا بۆ هێرەقل بۆ هەموو پاشای یەمەن پاشاکانی دەوروبەری خۆی. بەتەکید ئەوە ژێکێکی تر لە شتانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەدەفی نییە یعنی بڵێن کەسانی نزیکی خۆی لە شوێنەکانە بکاتە دەسەڵاتدار وەکو چۆن ئێستای بینی لە هینە لە شێوەی بەڕێوەبردننی وڵاتی ئێستایە. ئێستا بۆ ئەو وڵاتانی کە مؤسسین نین ینی هەر حیزبی خۆی حەزەکە کەسەکانی خۆی شوێنەکانی خۆی ینی هەر لە مدیر عامێکەوە هەر لە مدیری دایرێکەوە ئەوێ کەسەکانی خۆی. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هات هەر لە سەرەتاوە بانگەشەی چی کرد بانگەشەی موسڵمان بوونی کرد. فەرمی تۆ ئەگەر موسڵمان وی پابەتی بە منهەجەوە تۆ لە شوێنی خۆت ئامێنیتەوە وەکو کوردەواریڵێ ئەو کەسەی کە ئیمانە هێنەی تر حقت نییە چ ڕەنگێکی هەیە چێ شێوازە قسە کاتی زمانی قسەکە. لەبەرەوە ئەو نامانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نووسین یەکەم شێواز بوو بۆ داواکردن ینی یەکێکتر بوو لە شێوازەکان. ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو نامانەی کە ئینووسی ختمیشی لێدا ینی بۆی کەس نەڵێ وەڵا ئەمە فەرمیە بەڵێ ڕسمیە ئەمە تەزویرە ئەو مەڵەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی بوو بۆ هەموو کتابە ڕسمیەکان کە ئینار بۆ شوێنەکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ شێوەیە ختمی ئەکرد بۆ ئێناردن بۆ پاشاکان بەڵام یەک داوای تیا بوو. بەڵێ ئەوش داوای چی بوو؟ داوای موسڵمان بوون بوو. بەڵێ نێگوێ من دێم داگیرتان دەکەین سەرۆەتی ئێوەمان دەوێ ئاوی ئەومان دەوێ حرمەت و ئەچی حرمەتتان دەکەین ئێمە یەکشمان دەوێت مسلمان ببن و لەسەر خاک و ئاو زەوی خۆتان سەلام و عەلامەنی تەبع الهودە. مامۆستا قسێک هەیە دەڵێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خۆی دەریاکانی نەبینی بەڵام لە دوجاردا پەیامەکەی ئەو لە دوجاردا ئەو ئاینەی کە خوای پەروەردگار لە ڕێگای ئەوە بۆ مرۆڤەکانی نارد دوجار هەموو دەریا و زەریاکانی بڕی و گەیشتە تەواوی کونج و خوشبنەکانی ئەم سەرزەمینە. دەشێ بڵین ئێستا ئەو نامانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ پاشا و بۆ سەرکردەکانی وڵاتانی ناردن ئێستا بەروبوومەکەی دەردەکەوێت کە ئیسلام وردە ئێستا دەگاتە هەموو ئەو شوێنانی کە پێغەمبەر و پشت ئەو شوێنانش کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نامەی بۆ ناردوون. یعنی یەکێکتر لەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وما ينطق عن الهوى نەخۆ قسەی نەکردو. بەڵێ ینی کۆمەڵێک مژدەی داوە بە سەحابی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە دوای وفاتی خۆی هاتووەتە چی. یعنی یەکێکتر لەوانە بڵاوبوونەوەی ئیسلامەیە. ئەم ئیسلامە لە دوای کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کەسێک ناتوانێت ڕێ لە بڵاوبوونەوەی بگرێ بە دەردی کابرا لە هەتا دەرگایەکدا خەن سەد دەرگای ترەکرێتەوە. بۆیە ئەبینین ئەبوو ئەیوبی ئەنساری ڕزای خوای پەروەردگاری لێبێ فەرمێ عەبدوڵای کوڕی عومەر پرسیارێکی لێکرا دەربارەی ئیسلام کە ڕۆما و لەگەڵ قوستەنتینیە کە ئێستا ئەستەمبولی ئێستا پێوترێ ئەم دوانە کامیان لە پێشەوە ئیسلام ئەچێتە ناوی کامیان فەتح کرێ. ئەفەرمێ عەبدوڵای کوڕی عومەر کە عادەتی سەحابەوە بۆ لە خۆ جوابیان نەداوەتەوە وەڵا چوو سنووقێکی هێنا حەدیثێکی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم باس کرد. فەرمێ ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی قوستەنتینیە لە پێش ڕۆماوە فەتح کرێ لە پێش ڕۆماوە فەتح کرێ. هادی شەدی قوستەنتینیە فەرمێ 600 ساڵ دوای وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەتح کرا بەڵام هێشتاش بەشی دووەمی فەرموودەکە ماوە کە ڕۆمایە هەر دێتە دی ئەویش دێتە دی بەس شێوازەکەی و ئوسلوبەکەی و کەیەکەی چۆنە چونکە وما ينطق عن الهوى کەواتە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو نامانەی کە ناردوێتی بۆ کسرا ناردوێتی گەیشتۆتە شوێنی خۆی تێگەی بۆ پاشاکانی میسر و بۆ پاشاکانی سووریا و شام و باقی شوێنەکانی تر کە ناردوێتی ئەمن و هەمویان ئێستا زۆرینەی خەڵقی ئەو شوێنە موسڵمانن باوەشیان کردو بە ئیسلامە دینی خوای پەروەردگار وەرەگرن. کەواتە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕیاری لەسەرداوە خوای پەروەردگار بڕیاری لەسەرداوە گۆڕانکاری بەسەرا نایە ئەم دینە ئەگاتە هەموو شوێنێک کە ژیانی تیابێ. زۆر باشە مامۆستایەکێکی تر لەو گۆڕانکاریانە کە لە کۆچەوە بەدی هات دروستبوونی هێز بوو. یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چەندین ساڵ لە مەککەدا دەیویست پەیامەکەی بڵاو کرە کاتەوە بەنهێنی بە هەموو شێوازەکانەوەی کە گونجاو بەردەست بوو بیستی پەیامەکەی بڵاو کاتەوە بەڵام دوجار هەر لێی نەگەڕان هەر ڕێیان لێگرت تا ئەو بوو کۆچ هاتە دی و دەوڵەت دروست کرا. قسەکە لێرەیە
کاتێک ئیسلام بۆ خاوەنی دەوڵەت پێویستی بە هێزێکە بۆ پارێزگاری لێکردنی ینی مسلمانان بوونە خاوەنی هێز ئەمە دەلالەتە چی دەگەینەوەی کە لە هەر شوێنێک مسلمانان هەبوون پێویستیش نە هێزێکە بێ بۆ پارێزگاری لێکردنیان بۆ پاراستنی هەموو ئەو بنەما و یاسا و ڕێسایانەی کە لەو شوێنە کارپێکراوە بەتەکید یعنی تۆ ناکرێت بڵێ دەوڵەتم هەیە بەڵام هێزم نییە تۆ چۆن یاسا تەطبیقەکەی چۆن عقوبات تەطبیقەکەی چۆن ئەتوانی سنووری وڵاتەکەی و شارەکەی خۆت بپارێزی ئێستا بۆ من ئەم شارەگەر هێز تەنزیمی حیاتیانەکە ناکرێت بەرەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو هێزەی کە پێکی هێنا لە زۆرینە سەحابە بەڕێزەکان حتا لە ئوسلوبی شەڕیشا گۆڕانکاری کرد لە ئوسلوبی شەڕ لە شێوازی شەڕ لە جەنگی بەدرا شێوازی شەڕ لەوە پێشوانە بوو مبارەزە بوو بەڵام دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردی صف يعني پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیزانی بە بێهێز دەوڵەت دروست نابێ ئەیزانی بە بێهێز طبعا هێز بۆ ئەوە نیە کەستەم لە خەڵقی بکە هێز بۆ ئەوەی ئەو لەم پەرانەی بەردەمی بانگەواز و دەعوە و ئەو ڕێگریانەی کە لەوەی کە خەڵق لێ ترسێ نەمێنێ ئێستاش زۆرینەی يعني زۆرینەی ئەو هێزانەی کە لە شەرقی ئەوسەتا ینی سەیرەکەی هێزەوای کردو نایڵێ کەسانی باش ببنە خاوەنی دەسەڵات کە دڵسۆزی خاک و ئاو وڵات بن هێزەوای کردو ئینقلاب دروستەکە هێزەوای کردووە کەواتە پێمانەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر لە زۆ پێوتوین بە بێهێز هیچ ناکرێ ئەبێ ئەم کەسە وا پەروەردە بکرێ کە ڕۆژێک لە ڕۆژان پێویستی بچیە پێویستی بە دیفاعکردن هەیە لەو دەوڵەتی کە دروستیەکەی چونکە ئەو دەوڵەتە ئەگەر پارێزگاری نەبێ لە جەنگی ئەحزابە لە جەنگی بەدرا لە جەنگی ئوحودا ئەگەر هێز نەبێ کاکە شاری مەدینە تاڵان و ڕۆکرا بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەتەکید گۆڕانکاری لە هێزا کرد گۆڕانکاری لە شێوازەکانیان کرد گۆڕانکاری حتا لە ئوسلوبی شەڕکردنا کرد يعني پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆمەڵی خطەی زۆر گەورەی دانا يعني گۆڕانکاری زۆر گەورەی کرد لە هەموو شێوازەکان زۆر باشە مامۆستا دەمەوێت ئەوەم پێ بڵێ کە بەرەنجامی تەمان کە مسلمانان دەوڵەتیان هەبوو دەستیان کراوەتر دەبێت بۆی کە چۆن بتوانن کاروکردەوەی باشتر بکەن چۆن کە دەوڵەتیان هەبوو خەڵک زیاتر باوەشی نەکرد بە ئیسلامدا بۆی کە مسلمانان توانیان پەیامەکەیان باشتر بگەێنن بە خەڵکیوە توانیان کاروکردەوەی تێ بکەن یعنی دەمەوێت بڵێم ئیسلام بەشی هەرە سەرچیەکەی ئەخلاق و کردەوە و کار نییە لەگەڵ هەم لەگەڵ خودی خۆیان لەگەڵ مسلمانان و لەگەڵ خەی غێری خۆشیان بەتەکید یعنی ئەمە کە ئەڵێن ینی ئێستا زۆرینەی وەک کوردەواریە لە زۆرینەی کات ئەو کەسانەی کە لەسەر دەسەڵاتن یعنی ئەنجامی مانەوەکەیان سێشتە یەکەم پارەیە دووهەم هێزە ینی ئەمە هێشتونێتیەوە ئەجنا زۆرینەی ئەوانەی کە لە عالەمی عەرەبیە ژین سەرکردی وڵاتانن ئەگەر ئەو هێز و پارەیان لێکەیتەوە وەکو ڕئیسی ئەو وڵاتانە بێ کابرا بە سیارەکە خۆ بڕاتەوە ماڵ بەڵام ئێستا هێز و پارە هێشتونێتەوە بۆیە هێز هەموو کاتێک هێز و دارایی بناغی کۆڵەکەی ئەساسی چین کۆڵەکەی ئەساسی داعوە بانگەوازن چونکە بەڵام ئەم هێز و پارە و سەرۆت و سامانە چونکە هەندێک کەس هێفتەوێ نەتەوێ تەماعی پارە وای لێکام مسلمان بێ ینی هاندەرێکی سەرەکی بێ بۆی پاشان نێتەکەی لە بینی خۆی خوایمێنێتەوە معقینێتمان نییە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک لەو بەخشندانی کە کردی بریتی بوو لەوەی حتا کەسی وا هاتووە لە دوای فەتحی مەکە و لە کاتەکانی ترا ماڵێکی زۆری داوەتێ بچنە لای پیاوێکە لە چی ناترسێ لە بەخشندەی ناترسێ لە فەقیری ناترسێ وا ئەبەخشێ بە هەردوو دەبەخشێ کەواتە ئەمە خاڵێکی سەرەکیە ئەنجا ئەم هێز و دەسەڵاتە کە هەیە ئەبێ ئەخلاقیشی لەگەڵ بێ ئەبێ ڕەوشتیشی لەگەڵ بێ ئەبێ سکوتیشی لەگەڵ بێ ئەبێ جیاوازی نەکرێت لە نێوان چین و توێژەکانی کۆمەلگایە لەبەردەم قەزایە لە شێوەی دادگاییکردنە لە شێوەی محکەمەیە لە شێوەی سجنکردنە یعنی لە هیچ شێوازێکە نابێت جیاوازی نێوان خەڵقا بکرێت چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو جیاوازی نەهێش لە نێوان خەڵقیە یعنی فێری ئەوەی کردن کاکە عەلی کوڕی ئەبی طالیب کە خەلیفەی مسلمانان نابێت لەگەڵ چی ئابێت لەگەڵ کابرایەکی جوولەکەی لە بەردەم قازیا بوەستی شایری کوڕەکەیشی وەرناگیرێ بۆ لە بەرەوەی احتیمالی هەیە جێی تۆهمەیە لانگری هەبێ شایری بە باوکی بە لەبەرەوە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمانەڵێ ئەبێ ئەم هێز و دەسەڵات و پارە و سەرۆت و سامانە بۆ عامی خەڵقی بەکار بێ ئەو حب و هەماهەنگی لە مەدینە هەبوو مامۆستا دەرەنجامی ئەو حبە قیامەتێ نییە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو دڵیاندا چاندبووی ینی پێغەم ئیسلام پەیامی ئیسلامی هەر بە خۆی ئەوە نییە کە تۆ حبی دنیا بەتەنیا بڵێ هەموو شتێک ببێتە دنیا و خۆشەویستی دنیا هەر سەرەتایی ئەو فۆزایی کە لە مەدینەش هەبوو هەر لەسەر چ بووە دەستگرتن بەسەر دەسەڵات و بەسەر ئەوەی کە ناوچەی من زۆر بێت لەسەر بنیاتنانی ئەو خۆشەویستیە نەبووە ئەو خۆشەویستی ڕوحیە نەبووە کەوای کرد
ئەم پەیامە بڵاو ببێتەوە ئەم دەوڵەتە جوانە دروست بێ وە دوجاریش فەتحی ئەو هەموو ناوچانە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەتحی مەککە بکرێەوە لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەتحی ناوچە جیاوازەکانی تریش بکرێ. بەتاکید ئێمە یعنی ئەوەی کە یعنی تو ئەو شتێک کە لەبەر خاتی خوا وازی لێنی لە دنیاە خوا باشتر پاداش دەداتەوە هەرچەندە خۆت پێویست پێبی. ئەهلی مەدینە ئەمەیان هەڵبژار ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. يعني بابی غیری خۆیاندا بەسەر خۆیان هەرچەندە خۆیان زۆر پێویستیان پێی بوو بەڵام لایەنە قیامەتەکەیان هەڵبژارد. يعني ئەم ئیسلامە ئەگەر بە باشی تەطبیق بکرێ یعنی بتوانین ئێمە بە باشی ئیسلام هەم بەرامبەرەکانمان وا تێگەێنین هەم خۆشمان بەو شێوەیە تەعاملکەین لەگەڵ یەکتریا. ئەم ئیسلامە فێری ئەومانەکە کابرا ئامادە نیە لە کاتی سەرمەرگا قومە ئاوەکەی بخواتەوە ئیدا بە براکەی. سێ کەسن هیچیان ئەم قومە ئاوە دنیای ناقۆنەوە لەبەرەوە ئەزانێ ئەگەر وازی لێبێنە بە براکەی خوا پاداش لێداتەوە. لەبەرەوە ئیسلام ئاوا خەڵقی پەروەردەکە فێرمانەکە هەر شتێک تۆ لەبەر خاتری خوای پەروەردگار وازی لێبێنی بۆ بەرامبەرەکەت بێگومان خوای پەروەردگار بە باشتر پاداش دەداتەوە. بۆیە سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم توانیان ئەو کۆت و بەندانە تێپەڕێنن کە لەوە پێش نەفسی بوو لەسەر دنیا بەڵام کۆت و بەندێکی تری هێنایە پێش یاسایەکی تری داناکە ئەو یاسایانە بریتێ لە چی بریتێ لەوەی پێمان دەڵێ هەر شتێک تۆ لە بۆ براکەت وازی لێبێنی خوا هەم لە دنیای قەرەبوت بۆ کاتۆم لە قیامەتە. مامۆستا حتمما کاتی بەرنامەکەمان کەم ماوە دوجار هەر لە بەرەنجامی و کە مسلمانان دەوڵەتیان دروست بوو دوجار فەتحی مەکەش دێتە پێشەوە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەتحی مەکەش دەکات. ئەو ئەخلاق و ئەو ئوسلوبە جوانەی کە لە مەککە کە سەرڕاوی مسلمانان توانیان هێزیان هەبێت توانیان دەسەڵاتیان هەبێت توانیان چەشیان هەبێ بەڵام کاتێ دەستنەوە ئەو وڵاتی کەلەی دەرکراون ئەو شوێنی کەلەی دەربە دەرکراون ماڵیان داگیر کراوە کە سوکارەکان تێدا ئیهانە کراوە بەڵام چەند بە سلمی و چەند بە ئاشتی و چەند بە گەورەی ماوەڵە لەگەڵ بێباوەڕەکاندا دەکات. بەتاکید ئیسلام بۆ نەهاتۆ بە زەبری هێز خۆی بسەپێنە بەسەر خەڵقا بەڵام بوونی هێزەکەش ضروریە بە هێز ناکرێت بۆی ئەوانی تر بزانن کە ڕێز لە مامەڵەکەی تۆ بگرن گوێ لێ بگرن کە کاکە گوێم لێ بگرن بزانم من دەمەوێت چی بڵێم دەمەوێت چی بکەم. ڕاستە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر هێزی پێویست نەبووە درستی ناکرد ئەگەر پێویست نەبووە یعنی ئەگەر ئەهلی مەکە بەهاتنایە ئیمانیان بهێنایە تێگەی یعنی مەشاکیلیان دروست نەکردایە بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێچ و کۆچیشی نەکردایە طبعا ویستی خوای لەسەر کۆچکردنەکە لە هەمان کاتیشە دوایش ئەم هێزە بۆ ئەوەیە کەسانێکی زاڵم کەسانێکی ستەمکار کە لەوە پێش ڕێگر بوون لە ئیمانهێنان ڕێگر بوون لە موسڵمان بوون ڕێگر بوون لە باوەشکردن بە ئیسلامە بۆی ئەم هێزە هەبێ لە بەرامبەرا پێت بڵێ کاکە گەر تۆ ڕێگر بی تۆ خۆت اختیارەت هەیە لەوەی کە ئیمانە هێنیاننا بەس نابێ ئەو ڕێگر بی لە خەڵقی کە ئیمان بێنێ هێزەکە بۆ بەکارهێنرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەورەترین ڕەوشتی جوانی ئەو بوو کە فەتحی مەکە کرد دەستکاری هیچ ماڵێکی نەکرد ئیهانەی هیچ کەسێکی نەکرد کاتێک قسەی لەگەڵکردن وتی ئەو چاوەڕێ چیم لێکەن چیان ئەخون کەریم و وەبن ئەخی کەریم خوا خۆشت چاک بوویت و باوکیش و پیاوی چاک بووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی اذهبوا أنتم الطلقاء بڕۆنەوە ئازادن چی حەزی لێ ئیمان بێنێ چش حەزی لێ لە ماڵەکەی خۆیان بمێنێتەوە کەواتە ئەومان پێڵێ ئیسلام نەهاتوو چونکە دینداری بە زۆر ناکرێ بە زۆر ئیمان خەیتە دڵی خەڵقیەوە بە زەبری شمشێر و ئەمانە نییە لە ئیسلام. إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء. بالتأكيد يعني أومان في الإسلام أبي إيمان باختياري به لا إكراه في الدين كما لك آية تر فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر هر کسی که با ایمان بینه هر کسی که کفر الله بجر عرضو خویدی بلام نابی رگری بکری لأهل ایمان کبیان ایمان بینن چون که مکه وانه کرد من کار کسی مسلمان ویا کۆتو زنجیریانە کرد ماڵەکەیان داگیرە کرد سزنیانە کرد دەربەدەریانە کرد هەر لە خاڵەکانی سوڵحی حودەیبێ بڵێ مامۆستا دیارە کاتەکەمان تەواو بوو زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولعەزیز فەرەزانای ئاینی کە لە تەورەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست گۆڕانکاریەکانی دوای کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە میوان مابووی مادومان کردی زۆر سپاس بۆ ئێوەش بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ